ئێمە ئەم شەو لە مەڵبەندی تەندروستی شەهید ئازادی مامەعەلەین لێرە ئێمە کردومانە بە 24 سەعاتی هەر ئێستا پزیشک لێرە وجودی هەیە نەخۆشی تیابینرێ تەواریەکی بچووکمان دروست کردووە بۆ ئەوەی کە ئیزعافاتی ئەوەلی و شتی بیدایی بۆ بکرێ ئێستا لێرە دکتۆرەی ژنان خەریکی ئەوەیە کە بەپەلە ساڵەیەکی مناڵبوون تەرتیب بکەین بۆ ئەم شەو کە ژنی دووگیان ئەگەر پێویستی بە مناڵبوون بوو لەم خەسخانەیە خۆت تیمەکان دەبینی لەگەڵ ئەوانەی کە لە سلێمانیەوە هاتوین و لەگەڵ سەحەی دەربەنی خان قاوشی ژنان و پیاوان دروست دەکەین ئەوەی کە ئێمە پلانمان هەیە و ئێمە هیوامان لەسەر داناوە ئەم شەو تا درەنگ بتوانین شێوەی نەخۆشخانەیەک دروست بکەین هەمووی بە خێمە کە بتوانێت نزیکەی 50 نەخۆش جێگەی بێتەوە ئێخۆ نەخۆشخانەکەی تری شەر 45 بێدێک بوو بۆ مەبەستمان چییە لەبەرەوەی من دڵنیام ڕەنگە وەختێکی پێ بچێت تا نەخۆش ئێمە هەردوو نەخۆشخانەکەمان وەستاوە نەخۆشخانەی گشتی دەربەنیخان ئێستا داخراوە لەبەر ئەوەی کە هەموو دیوارەکانی درزە و هەموو سەقف و مەقفی ڕووخاوە و داڕماوە و مەڵبەندە 24 سەعاتێکەش نەماوە ناشکرێ قەزایەکی وەکو دەربەنیخان ئێمە بۆستین بڵین هیچ شتێ ناکرێ بۆیە لە مێشکمانە و ئەوەی کە دامان ناوە ئەم شەو ئێمە نەخۆشخانەیەکی کاتی دروست بکەین لێرە و بەشی کوتانی تیابێ و لەم ڕۆژەوە ئێمە داوا دە هاوڵاتیانی دەربەنیخان دەکەین ئەگەر نەخۆشیێکی کتوپڕ هەبوو پزیشک بوونی هەیە و نەخۆشخانە لێرە کراوەیە لە ئازادی مامەعەلە و لە بەیانیەوە پێرفێکتر دەبێ و باشتر دەبێ قاوشی ژنان و پیاوانی تیابێ بە شغلێکی کاتی داوا لە خەڵک دەکەین کە ئەوەی لەسەر ئێمە بێت جێبەجێی دەکەین دوێنێ کە زانیمان وەزعی دەربەندیخان وایە هیچ بریندارێکمان لێرە نەهێشت هەموویمان بر بۆ سلێمانی 25 بریندار بوو زۆربەیان چوونەتەوە ماڵەوە ڕەنگە دەبۆ 15 نەخۆش مابێ کە شکاوی و پێویستیان بە هەندێک عملیاتی تر هەیە بەڵامەوەی من بزانم هەمویان وەزعیان مستەقیڕە و هەمووشیان لە دووسێ ڕۆژی ئایندە دەیانێرنەوە بۆ ناو ماڵی خۆیان بۆ ئێرە